ژیان لە کاتی شەڕدا نادیارە. زانیاری چۆنێتی پاراستنی خۆت لە کاتی قەیراندا زۆر گرنگە. با هەنگاوەکانی پاراستنی سەلامەتی خۆت لە کاتی بۆمباران و تۆپباران بزانین. جا ئەگەر لە ماڵەوە پەنا ببیت یان لە دەرەوە بیت کاتێک کە هێرشەکە ڕوودەدات. ئەگەر لە ژوورەوە بیت لە کاتی هێرشدا، یەکەم شت ئەوەیە کە لە پەنجەرەکان دوور بکەویتەوە. دەتوانن بشکێن و ببنە هۆی برینداربوونی سەخت. پەنا ببا بۆ سەلامەترین شوێن لە بیناکە، وەک ژێرزەمین یان ژوورێکی بێ پەنجەرە. پاش گەیشتن بە شوێنەکە، شێوازی پارێزگاری جێبەجێ بکە. خۆت بچەمێنە، سەرت لە نێوان ئەژنۆکانت جابنێ و بە دەستەکانت سەرت بپۆشە. ئەمە دەتوانێت یارمەتی دەربێت بۆ پاراستنت لەو پارچانەی کە دەکەونە خوارەوە. ئەگەر هیچ پەناگەیەکت ئامادە نەکردووە، داهێنەر بە. کەلوپەلی ناوماڵ بەکاربێنە بۆ دروستکردنی بربەستێکی کاتی، وەک مێز یان دۆشک. هەر بەرگریەک بۆ پاراستنت گرنگە. ئێستا ئەگەر لە دەرەوە بیت لە کاتی هێرشدا، نزمترین شوێن بدۆزەرەوە، وەک چاڵێک بە شێوەیەکی تەخت لەسەر گەدەت پاڵ بدە. بە دەستەکانت سەرت بپۆشە بۆ پاراستنت لەو پارچانەی کە دەفڕن. ئەگەر لەناو ئۆتۆمبیلدا بوویت لە کاتی ڕوودانی هێرشەکە، یەکسەر بوەستە، لە ئۆتۆمبیلەکە دابەزە و لی دوور بکەوەرەوە. پاڵ بدە لەسەر زەوی و سەرت دابپۆشە تا دەگەیتە شوێنێکی سەلامەتتر. لەبیرت بێت، مانەوە بە سەلامەتی لە کاتی هێرشدا پێویستی بە بیرکردنەوە و کردداری خێرا هەیە. بە پێڕەوکردنی ئەم هەنگاوانە دەتوانیت ئەگەری سەلامەتی خۆت زیاد بکەیت. بە سەلامەتی بمێنەرەوە و ئاگاتان لە یەکتری بێت.